مارکس چۆن دەیڕوانیە سزای ئەعدام و ژیانی ئینسان بە بۆنەی ڕۆژی 10 ئۆکتۆبر ساڕۆژی بەرەنگاربوونەوە دژ بە سزای ئەعدام، نووسین و ئامادەکردن سعید ئەمانی. 170 ساڵەوە پێشواتە لە ساڵی 1853 مارکس نووسراوەیەکی کورد بەڵام گرنگ و پڕبایەخی سەبارەت بە ئەعدام نووسی. لە نێوان سەرجەم نووسراوە و بەرهەمەکانی مارکسدا ئەم نووسینە پێدەچێت تاکە نووسراوەی ئەو بێت کە بە تایبەتی لەبارەی پرسی سزای ئەعدام نووسیویەتی. نووسراوەکەی مارکس ئیلهامی لە بڵاوبوونەوەی بابەتێک وەرگرت سەبارەت بە ئەعدام کە لە ڕۆژنامەی تایمزی لەندەندا بڵاوکرابەوە. نووسراوەکەی مارکس سەرەڕای کوردبوونی بەڵام زۆر بەباشی تێڕوانینی ئەوی بۆ پرسی ئەعدام مەبەستی سزادان و هۆی دژایەتی لەگەڵ ئەم سزایە بە تایبەت بەڕێوەچوونی لە بەرچاوی گشتی نیشان دەدات. پێناچێت مارکس لە کاتی ئامادەکردنی ئەم نووسینە لە پێشەدا بیری لە نووسینی بابەتێکی وەهای لە پەیوەند لەگەڵ سزای ئەعدام کردبێتەوە. مارکس ئەم نووسراوەی لە شاری لەندەن 3 ڕۆژ پاش راپۆرسەکە ڕۆژنامەی تایمز نووسی و چەند هەفتە دواتر لە فێڤریەی 1853 لە ڕۆژنامەی نیویۆرک دیلی تریبون بڵاوی کردەوە. ئەمە لە قۆناغێکدا نووسراوە کە سزای ئەعدام لە ئینگلستان بەرەو کەمبوونەوە دەچوو. نیوەی سەدەی 19ەم بەپێی یاسای کە تا ساڵی 1815 بناغەی بەڕێوەبردننی حکمی ئەعدام بوو، 220 دۆسیە تا کۆتایی سەدەی 18 دەبوو سزای ئەعدامیان لەسەر بەڕێوە بچێت. زۆربەی تاوانەکان بە مەبەستی پاراستنی کەرتی تایبەتی دەوڵەمەندان و سەرکوتی ئەوانەی دەستدرێژیان کردووەتە سەر بەشەکان ناو لێبراوە. هاوکات دزی، ساختەکاری، فێڵبازی، خەیانەت و سیخۆڕی و هیتر لە زمرەی ئەو تاوانانە بوون کە سزای ئەعدامیان بەسەردا دەسەپا. بەڵام ڕێژەی ئەو سزایانە لە دەیەی سەرەتای سەدەی 19ەم لە ئینگلستان بە شێوەیەکی هەستپێکرا و بەرەو کەمبوونەوە ڕۆیشت. لە ساڵی 1861 ڕێژەیەکی بەرچاو لە تاوانەکان لە هەوڵێکی هاوبەش لە ڕیزی سزای ئەعدام دەرباسکران، بە جۆرێک کە تەنیا 5 تاوانی خەیانەت، کوشتن، سیخۆڕی، ئاگرتێبەردانی کارخانەی کەشتی سازی سەڵتەنەتی و دزی و تونداژۆیی دەریایی لەو ساڵەدا بەرەوڕووی سزای ئەعدام دەبوونەوە. نووسراوەی تایمز و وەڵامی مارکس. مارکس لە نووسینەکەیدا بە ئاماژە بە راپۆرتی تایمز دەست پێ دەکات. لە راپۆرتی تایمزدا هاتووە کە ئەم باوەڕە بوونی هەیە کە دەست بەجێ پاش بەڕێوەچوونی حکمی ئەعدام لە بەرچاوی خەڵک شایەتی کۆمەڵێک مەرگ دەبین کە بەهۆی خۆهەڵواسینەوە ڕوودەدەن، چ خۆکوژی و چ بە هۆکاری بەهەڵکەوت. نووسەرەکەی تایمز هۆکاری ئەم دیاردە دەگەڕێنێتەوە بۆ کاریگەری قوڵی ئیعدامی ئەو جنایەتکارانە لەسەر بیرۆزینی نەخۆش و ئەو کەسانەی بینەرن دایدەنێت. مارکس نووسینەکەی بەوە دەست پێ دەکات و دەستبەجێ نووسەرەکەی تایمز دەداتە بەر ڕەخنا بەم پێیەی کە ئەم هەڵسوکەوتە لە کۆتاییدا بە لایەنگری لە ئازادی کردەوەی ئەو جەلادە کۆتایی پێدێت و سزای ئەعدام وەکو دوایین داواکاری کۆمەڵگا دەناسێنێ و ڕەوابوونی پێدەدات. مارکس لە درێژە نووسینەکەیدا بە ئاماژە بە ئامارێکە 2 ڕۆژ پێش نووسینەکەی خۆی لە مۆرنینگ ئیدۆتایز بڵاو بوویەوە و بە لێکزانەوەی ئەو تێدا منتقی خوێنینی تایمز دەخاتە ژێر تێری ڕەخنا. ئەو ئامارە باس لەو مەرگانە دەکاتکە لە ماوەی 43 ڕۆژیدا لە ساڵی 1849 بڵاوبووتەوە. مارکس بە پێ خودی ئەو ئامارە دەڵێ هەر بەو جۆرەیەکە نووسەرەکەی تایمز تاییدی دەکات ئەو مەرگانە کە بە دوای ئەعدامە گشتیەکاندا ڕوویانداوە تەنیا بە هۆکاری خۆکوژی نەبووە، بەڵکو حاڵەتگەلێ لە بێڕەحمانەترین کوشتنەکان لەخۆ دەگرێت. هەر لێرەدایەکە لێکدانەوەی سەرەکی مارکس لە دژایەتی لەگەڵ سزای ئەعدام دەردەکەوێت. لە ڕوانگەی مارکسەوە سزای ئەعدام نەگرت لە درێژماوە، تەنانەت لە کورتماوەشدا ئیمکانی بەرگری لە دووپاتبوونەوەی کوشتن لە کۆمەڵگای پێناگیرێت. مارکس هەر لەم نووسینەدا ئاماژە بەوە دەکاکە بەڵگە مێژوویەکان پێمان دەڵێن کە لە سەردەمی قابیلەوە تا ئێستا سزای ئەعدام نەتەنیا نەبووەتە هۆی چاکسازی و تەمبێکردنی مرۆڤ، بەڵکو تەنانەت ئاکامی پێشەوانەشی هەبووە. مارکس لەم نووسینەدا بابەتێکی گرنگی دیکە دێنێتە پێشەوە،
بەگشتی دەڵێن کە یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی سزای ئەعدام ئەوەیە کە کۆمەڵگە ئەزموون لە چارەنووسی ئەو کەسانە وەربگرێت. مارکس بە ئاماژە بەم مەسەلە واسە ئەوەی بە لێکەوتەی چاکسازی و تۆقاندن لە پەیوەند لەگەڵ سزا ناوی لێ دەبرێ ئەم پرسیارە دێنێتە گۆڕێکە. ئێوە بە چه ئیزنێک مافی ئەوە بە خۆتان دەدەن کە خەڵکی دیکە سزا بدەن؟ لێکەوتەی تۆقاندن لە ڕێی سزادانەوە هەر لە دێرزەمانەوە و لە ڕژیمە یەک لە دوای یەکەکاندا هەبووە تا ئێستاش درێژە هەیە و خوازیارانی تایبەتی خۆشی هەیە. ئەوە ڕوونەکە مارکس بنەمای سەرەکی ئەم مەسەلەیە لە شوێنێکی دیکە دەبینێت و خۆی لە لێگزانەوەی هەڵە و ناواقعی دەپارێزێ. ئەو لەم نووسینەدا بە هێنانەوەی وتەیەک لە هیگل کە بە جۆرێک داڕشتنی وشک لە ڕوانگەی کانت لە بواری کەرامەتی لاوەکی ئینسان دەزانێ. هێرش دەکاتە سەر ئیدۆلۆژی ئەڵمانی کە پێگەی تاوانبار لە ئاستی ئێرادەیەکی ئازاد و سەربەست بەرز دەکاتەوە و بەم شێوەیە وابەستگی تاوانبار بە کۆمەڵگا و پرسە ئابووری کۆمەڵایەتیەکان لە بەرچاو ناگرێت. پرسێ کە دواتر بووە بابەتی سەرەکی تاوانناسی مارکسیستی. ڕوانینێک بۆ پرسی مافناسی مارکسیزم. مارکس خوێندکاری بەشی مافناسی و باوکی پارێزەری دادگا بوو. بەم حاڵەشەوە لە نێوان بەرهەمەکانی مارکسدا بە کەمی دەتوانرێت بابەتێک پوخت و داڕێژراو لە سەربنەمای پرسی ماف لە بەرچاو بکەوێت. بۆیە پرسی بنەمایی ماف لە فەلسەفەی مارکسدا دەبێت لە ڕێگەی ئەندێشە و تێڕوانینەکانیدا خوێندنەوەی بۆ بکرێت. لە ڕوانگەی مارکسەوە هۆکاری سەرەکی هەموو ئەوانەی کە بە ژێرخانی کۆمەڵ ناوی لێ دەبرێ ڕاستیەکانی ژیان و ئەو پەیوەندیانەیە کە بەرهەمی سازوکاری ئابووری کۆمەڵایەتین. ئەمانە ئەو هۆکارانن کە ژیانی فکری مرۆڤەکان، وشیاری، ناکۆکی ئەخلاقیەکان، بایخە کۆمەڵایەتیەکان، سیستمی یاسایی و چۆنیەتی ماف و ئازادیەکان پێناسە دەکات. وتێکی بەناوبانگی مارکس لە ئیدۆلۆژی ئەڵمانی دەڵێ هەندێک کات ئەوە مرۆڤ نییە کە ژیان دیاری دەکات، بەڵکو ژیان و بوونی واقعی ئەوانە کە وشیاری مرۆڤەکان شکڵ پێدەدات. لەم ڕوانگەوە مافی مرۆڤ و هەموو ئەو یاسایانەی لەم بوارەدا پێناسەکراون هەموو دەبێ بەرهەمی مێژوو ئەو خەباتە بێ کە لە پێناویدا تێکۆشان کراوە. هیچ جۆرە چوارچێوەیەکی دیاریکراو لە ماف یان ئازادی ناتوانرێ بە شێوەی سروشتی و لە پێشێدا داڕێژرا و پێناسە بکرێت. بەپێ ڕێنماییەکانی مارکسیزمی کلاسیک تاکە ڕاستی بنەمایی و سەرەکی کە هەموو کۆمەڵگای مرۆڤایەتی لەگەڵی ڕوبەڕوو بووە بارودۆخی مادیە کە ئینسانەکان لە قۆناغی سەرەتاییەوە لە ناویدان. هیچ گەڵاڵە و ئیدەیەکی لە پێشێدا داڕێژراو بۆ ئەو مرۆڤانەیە کە لە کۆمەڵگایەکی ڕوت و بێکولتور، ئەخلاق، بایخی کۆمەڵایەتیەکانی یەکتریان دۆزیوەتەوە لە ئارادا نەبووە. بەلێکدانەوەی لوگ فروتێر نووسەری بەرهەمی دەربارەی ئەندێشەکانی ئاتۆسوتێر لە ڕوانگەی ماتریالیستەکان وتنی ئەوەی کە خەڵک خاوەنی خەسڵەتی دەرونین کە بە هەر کام لە ئێمە وەکو جۆری مرۆڤ پەیوەندی هەیە، وەکو پێگەی تاکە کەسی، ماف، ئازادی، ئینسانیەت، بەڵێن و هیتر بابەتێکی هەڵخڵەتێنەر و درۆینەیە. بەم پێیە هیچ مافێکی سروشتی و زاتی ناتوانرێ بوونی هەبێت. هەموو ئەو ماف و ئازادیانەی ئەمڕۆ ئێمە دەیان ناسین و بەرگری لێ دەکەین تەنانەت بێ بنەماییترینی ئەوانە کە مافی ژیانە بەرهەمی خەبات لە ڕەوتی مێژوو پاشەکشە بۆ پێکاتانەیە کە لەسەر بنەمای سەرکوت و دەسەڵات ڕاوەستاون. مافی ژیان و هەڵوەشانەوەی سزای ئەعدامیش ناتوانلێ لە دەرەوەی ئەم باسە بێت. ئەمڕۆکە ئێمە مافی ژیان وەکو بنەماییترین ماف دەناسین. بۆ واتایەکە ماف و ئازادیەکانی دیکە لە ژێر کاریگەری ئەم مافە سەرەتایەدایە. بەڵام ئایا هەمیشە بارودۆخ وهایە؟ بۆ وێنە لە کۆمەڵگایەکی کۆیلەتیدا چۆن دەکرێت باس لە مافی ژیان بکرێت؟
لەلایەکی دیکەوە پەسەندکردنی مافی ژیان بەو مانایە ئێمە ئەمڕۆ دەیناسین بەرهەمی سەردەمی ڕۆشنگری و ڕوانەوەی ئەو خەیاڵانە بوو کە گیان و ژیانی مرۆڤ تایبەتی کردبوو بە خودابەند. کەواتە پێکهاتنی مافی ژیان بابەتێکی تەواو عینی و مێژوویە و ناکرێ لەگەڵ هیچ مانایەکی نامۆی دیکە وەک کەرامەتی زاتی مرۆڤ گرێ بدرێت. ئەگەر بگەڕێینەوە سەر بەڵگەکانی مارکس لە بابەتی دژایەتی لەگەڵ حکمی ئادەم دەبینین کە مارکس لەو نووسینانەدا هیچ باسێکی لە کەرامەتی زاتی ئینسان یان دەستەواژەی لەو چەشنە نەکردووە. لە کاتێکدا بەتایبەتی بە بەکارهێنانی دەستەواژە کەرامەتی ئینسان ئاشنایە و هەم لەم نووسینەدا لەو شێوەی دەگەڕێتەوە بۆ ڕوانگەی کانت ئاماژەی پێداوە. لەلایەکی دیکەوە لە ڕوانگەی مارکسەوە خوازیارانی سزای ئەعدام ناتوانن وەڵامی ئەم پرسیارە بنەماییە بدەنەوە کە بە چ هۆکارێک بەهۆی ئەوەی کۆمەلگا و تاوانباران ئەزموونیان وەربگرن دەبێ بەهرە و ئەزموون لە کوشتنی تاوانباران وەربگیرێ؟ تاوان دیاردەکی کۆمەڵایەتیە و بەرهەمی کۆمەلگایەکە تیادا گەشەی کردووە. بەڵام کۆمەلگا بەجێ ئەوەی بەرپرسیارەتی خۆی لەم بارەوە هەڵبگرێت هەوڵی ئەوەیە بە کوشتنی تاوانبار بە جۆرێک نیشانی بدات کە ئەو ئەرکی خۆی لەم بارەوە بەجێهێناوە. لە حاڵێکدا تاوان لە بۆشاییدا ڕووی نەداوە و تاوانباریش ئێرادەیەکی سربەخۆی لەم بارەوە نەبووە. پێدەچێت نەک تەنیا لە لێکدانەوەی ئەو تاوانانەی بە سزای ئەعدام کۆتاییان دێ بەڵکو لە تاوتوێکردنی تاوانەکانی دیکەشدا ڕەتکردنەوەی لێکدانەوەی لاوەکی گرنگترین و سەرەکی ترین ڕێنوێنی تاوانناسانی مارکسیستی بێت. ئێستا لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا دەبینین کە کردارێکی جنایەتکارانە و نامرۆڤانە بە ئاشکرایی و بێ پڕینگانەوە و ڕێزدانان بۆ ژیانی ئینسانەکان بە ناوی سزای ئەعدام بەڕێوە دەچێت. پاساوی ئەم دەسەڵاتە جنایەتکار و ئینسان کوژەش هەر ئەوەیەکە نەیارە سیاسیەکانی و کەسانی دیکە بە پاساوی دیکەی جۆراوجۆر و بە شێوازی جۆراوجۆر ئەعدام دەکات بەناو بۆ ئەوەی ببنە پند و عیبرەت بۆ کەسانی تر. هەروەک لە خودی بابەتەکەشدا ئاماژێ پێدراوە ئەو کات لە کۆندا ئەو حکومانە ئاکامی پێچەوانەیان هەبووە و بکەران نەیانتوانیوە مەبەستی خۆیان بپێکن. لە ئێستاشدا هەروایە. بۆیە بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی قەت ناتوانێ ئاکامی جێسەرەنجی لەو کردارە دڕەندانەیە وەربگرێت و بە پێچەوانە زۆر بە توندی بە دژی خۆی دەشکێتەوە و وەک دەسەڵاتە دیکتاتۆری و سەرڕۆکانی پێشوو بەرەو مەرگ و نەمان پاڵی پێوەدەنێت. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەو بابەتە پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ژێر ناوی مارکس چۆن دێڕوانیە سزای ئەعدام و ژیانی ئینسان کە بە بۆنێ ڕۆژی 10 ئۆکتۆبر ساڕۆژی بەرەنگاربوونەوە دژ بە سزای ئەعدام ئامادەکرا بوو لە نووسین و ئامادەکردنی بەڕێز سعید ئەمانی هیواداری جێگەی سەرنجی ئێوەی ئازیزیش بوو بێت.